ئافرەت هەیە ژوورێکی نییە لە ماڵە خەزورانیا کە لەسەر ماڵە بە ئیسراحەتیا دابنیشێ لەگەڵ مێردەکەی کلیلی ماڵەکەی بەخۆی نیە هێشتا کە حەقی خۆیەتی ئەو ئافرەتە ماڵی خۆی هەبێ لە ئیسلامە کەس بۆی نییە و حەقی لێ زەوت کە رسول الله صلى الله عليه وسلم هەر یەکە و ژووری خۆی هەبوو کە کەس بۆی نەبوو بچێتە ناو ژوورەکەی لەو فەقیریە کە لە قوڕ دروست کرا و بە تایبەت بڕۆن تەماشاش بکەن ئافرەت خۆی حەز ئەکا ژوورێکی هەبێت لە قوڕ نەک کۆشکێکی هەبێ و لەگەڵ خەڵک تەماشاکەن زۆربەی کێشە و مەشاکیلەکانیش لێەوە سەرچاواگرێت کە ئەم ئافرەتە هەستەکە ئەم ژنی ئەو پیاوە نییە بەتەنیا ژنی هەموو ماڵەکەیە هەمووی بەشی هەیەتە هەمووی تەداخولەکە لە ژیانیە هەمووی تەداخولەکە لە مناڵیە هەمووی تەداخولەکە لە کاروباریە ئەیدیتر دامە هەوەی چی بکە مەگەر ئافرەتێک لە بێکەسی و لە داماویەوە قوبوڵ کە ئەیگنا بەخوا قوبوڵ ناکرێت